بەڵێ بەڕێزان ئێمە گفتوگۆ و قسەی زیاتر دەکەین لەم ڕووماڵەتەی بەتە سەبارەت بە کۆچی دوایی بەڕێز نەوشینان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە هەرێکە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و شاری سلێمانی میوانداری هەرێکە لە بەڕێزان بابەکر دڕێی هەڵسوڕایی بزوتنەوەی گۆڕانمان کردووە لە ستۆدیۆی سلێمانی بەسپاسەوە کە لەگەڵمان ئامادەی هەروەها لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بەڕێز سەدیق حەسەن چاودێری سیاسی و ڕۆژنامەنووسمان لەگەڵدا دەبێت. سەرەتا کاک بابەکر دەگەڕێمە لای جەنابتان سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بوون و هاوخەمی خۆمان ئاراستەی بەڕێستانەکەن وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕان دەمەوێت بزانم ئایندەی سیاسی یاخود لە دوای کۆچی بەڕێز نەوشینان مستەفا ئایندەی سیاسی بزوتنەوەی گۆڕان بەرەو کوێ دەڕوات لە زاری هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕانەوە ئەمە بزانین. سپاس منی سەرخۆشی لێەوە کەم لە هەموو خەڵکی کوردستان و هاوڕەکان لە بزوتنەوەی گۆڕان و هاوڕەکانمە لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بێگومانەوانیش هاوخەم لەگەڵمانەکە لە تەعزیەکە ئەمڕۆ لە گردەکە بن هەمویان لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاسیان دەکەین بۆ هاتنیان. ڕاستیەکەی مۆزوعی ئایندەی بزوتنەوەی گۆڕان بەچێگات مۆزوعێکی زۆر جدیە بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ ئەم زۆنەش بە تایبەتی یعنی بەڵام مۆزوعەکە من خەڵک دڵنیاکەمەوە کە زۆر بە نەرمونیانی بۆ بەڕێکپێچێتی پێشەوە. کاک نەوشیوان شخصەتێکی مێژووی بوو و لە قیاسێکی لە پێوانەیەکی مێژوویە ئەبێ حسابیکەن چونکە ئەو هەم پیاوێک ڕۆشنبیرێکی زۆر دەگمەن بوو هەم سەکردەیەکی مەیدانی بوو لە زەمانی خۆیان لە شاخ هەم نووسەرێکی بێوێنە بوو لە کاروباری مێژوویە هەم ڕێخەرێکی بەتوانە بوو لە کاروباری سیاسەتە یعنی کۆمەڵێک مواصفاتی گەورەیە بوون کە لە کەم کەس ئەوانە کۆبێتەوە. بەڵام کۆچی دوایی کاک نەوشیوان کۆچێکی طبیعیە ئینسانەکان ئەمرن پێغەمبەران هەزاران پێغەمبەری گەورە کە حسابی کێ لەگەڵ پیاوە گەورە پیاوچاکانی تر لەگەڵ فیلسوفەکان بیرمەندەکان کۆچیان کردو ڕۆشتون. یعنی مردنی ئینسان حاڵاتێکی سروشتی و طبیعیە کە ڕۆکاتە هەموو لایەک و ئەمە شتێک نییە تەوەقع نەکرابێ. ئێمە خۆمانە مازانی کە کاک نەوشیوان نەخۆشی لەگەڵایە من مانجی یەک لە لەندەن لای بووم و ئەمە دیارە هیچ مردنێک لە تەوقیتی خۆیان نییە. کاک نەوشیوان لە تەوقیتی خۆیانە بەڕاستی بە تایبەتی ئەو ینی زۆر پێویست بوو کاک نەوشیوان بمێنێتەوە بۆ چارەسەری هەندێک کێشەی کوردستان کە هەیە. بەڵام ئەو تاو شوێنێک کە پەیوەندی هەیە بە بزوتنەوەی گۆڕانەوە بێگومان دوو جوات دوو ئەنجومەنی گەورە لە ناو گۆڕانە هەیە چەند ئەنجواتی نیشتیمانی چەند جواتی گشتیە دوو دەستگای منەظەم دوو دەستگای ڕێکخرا دوو دەستگا دەیان شخصێتی ناسرا و بە تەجروبەی تیا کۆبێتەوە ئەم ئەنجومەنانە ئەتوانن کاروباری حرەکە بەرەو پێشەوە بەرن و ئەتوانن ئایندەی جوڵانەوەکە تەزمیم بکەن. بەڵام بێگومان دوای کۆچی کاک نەوشیوان ئەم حاڵەتە ئاسان نابێ حتمما فەجێکی پێچێەوە شۆشی کاک نەوشیوان شۆچی کۆچی دوای ئەو بێگومان کاریگەری بەسەر ئێمە بێتەوە ئەمە زەمانی چێوێت تا خۆمان ڕێگەخێنەوە بەڕاستی و ئەمە کارێکە کە پێم وایە هەم گەنجەکانی ناو بزوتنەوەکە هەم کەسانی بە ئەزمموی ناو حرەکەی گۆڕان ئەمانە توانن ئەم وەزع بە شێوەیە کە ڕێکوپێک بەرنە پێشەوە بە تایبەتی لە فەزای ئێمە لە منطقەی سلێمانی فەزایەکی دۆستانەیە ئەمە لە فەزایەکی دۆستانە ئەژین کە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە پەیوەندیمان هەیە و اتفاقێکی 25 خاڵیمان هەیە پێکەوە کە ئەمانە هەموو ئێمە کۆ کاتەوە و ئێمە هەز ناکەین لە فەزایەکە بین کە فەزایەکی دژمنکارانە بێ. وەکو بارنامەکەی چێتیش وتوێتی ئێمە هەست دەکەین کە ڕۆحێک کە هەستێک هەیە بەرامبەر بە ئێمە جگەلەوە کاک نەوشیوان وەکو هەموو لایەگەزانن پەیامەکانی قەزەکەی ماوە ئەو قەزەی کە ئەو شەڕی بۆ کردووە دووشتی ئەساسی یەکیان عیبارەتە لە عەدالەت یەکیان عیبارەتە لە قانونمەندی و ئازادی یاسا لەگەڵ عەدالەت ئەم دووشتە لە کوردستان حەل نەبوون نەکێشەی یاسا حەل بوو بە تەواوی یاسامەندی نەکێشەی عەدالەت و ئەوەی کە یەکسانی ناو کۆمەلگادا هەبێت و خەڵکی ئەم وڵاتە بە شێوەیەکی یەکسان بژین و ینی جۆرێک لە شەفافیت لە مالیە شەفافیت لە دارایی لەو وەزعی کە خەڵکیایەتی ڕزگاری بێ بە ئاستێک کە بچینە ئەو سامانە لە کوردستان هەیە. زۆرێک لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان پێشتر ئاماژەیان بۆ کرد کە بزوتنەوەی گۆڕان لە زۆربەی ئامانجەکانی نزیک بۆتەوە بۆیە ئەو ڕێکەوتنامەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە واژۆ کردووە دیارە لێک نزیک بوونەوەیەک و چاکسازیەک پێکەوە کۆیان دەکاتەوە. بەڵێ بێگومان ینی اتفاقی بینی چێتی و گۆڕان هەرچەند دیقەتی بناتوانانی غەڵەتی تیا بدۆزیتەوە اتفاقێکی زۆر پەیوەندێکی زۆر باشە لە بینی هەردوو لاداوە ینی کلمەیەکی زیاد نیە و کلمەیەکی شکەم نییە بۆیە جێبەجەکردنی ئەو پەیماننامەی لە بینی یەکێتی گۆڕانە کارێکی گرنگە بۆ هەم بۆ ڕۆحی کاک نەوشیروان هەم بۆ ڕێزگرتن لە جەنابی مام جەلال چونکە ئەمە لە بینی ئەوان دەکراوە و لادان لەو
لو اتفاقيه بيقومان اما زيانه جينا ببرجوندي كله بسرت هذا يعني ام اتفاقيه كهاتن دقتي بي بو برجوندي خدش كردستان بو برجوندي تشتي قراني وكدو حزب سياسي يعني خدش كردستان استفاده كلا بندكان اتفاقك زۆر باشە کاک بابەکر من دەمەوێت دواتر قسەواسی زیاترکەین لەسەر ڕاگەیاندراوەکەی مەکتەبی سیاسی بەڵام پێم خۆشە جارێ بچینە لای بەڕێز سریق حەسەن کە چاودێری سیاسی بەسپاسەوە لە هەولێر و لەگەڵمان ئامادەیە کاک سریق دووبارە بە خێراتن تەکەم پێم خۆشە بزانم پێوی بەڕێستان وەکو چاودێرێکی سیاسی سەبارەت بە کۆچی دوای ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان چییە؟ سەرەتاوە پێویست دەزانم پرسە و سەرەی خۆشی خۆ پێشکەشی بنەماڵی کاک مستەفا نێوشیروان مستەفا و بزوتنەوەی گۆڕان خوازان بکەم. بەڕاستی ئەمە لە ساتە وەختێکدا بوو کۆچی دوای کاک نیوشیروان کە کۆمەڵە کێشەیەک بە هەڵوەستەوەی ماوەتەوە لە کوردستان و ئەمەش بەهۆی کۆچی دوای کاک نێوشیروان کاریگەریەکی نەری نییە بێ لەسەر ئەم کێشە هەڵوەستراوانە مانەوەی نەمانەوەی ڕاستیەکەوەیە چکە کاک نێوشیروان خاوەنی ئەجندا و نەخشە ڕێگەیەکی تایبەتی بوو بۆ چارەسەرکردنی کێشەکانیەوەی ئێستا لە کوردستاندا هەیە وەکو کە کاک بابەکریش باسی کردەوەی مەسلەی گەندەڵیە مەسلەی نەبوونی سەروەری یاسایە مەسلەی عەدالەتە مەسلەی بەتایبەتی دەستا و دەستکردنی دەسەڵاتە بە شێوەیەکی دیموکراسی و هەشتیانە بێگومان کاک نیوشیروان ڕابردوویەکی هەیە نزیکەی 1 سەدەیە وەکو سەرکردە و خەباتگێرێک کاری کردووە سەرەتا وەکو لە شۆڕشی هەڵگیرساندنی شۆڕشی پێشکەوت و خوازی لە کوردستاندا ڕۆڵێکی سەرەکی هەبووە و هەروەها لە هەڵگیرساندنی شۆڕشی نوێی شەڕی چەکداری داریسان ڕۆڵێکی سەرەکی و سەرکردایەتی کردووە دوای ئەمەش لە دوای هاتنەکایەوەی کۆمەڵە کێشەیەک لە دوای ڕوخانی ڕژێوی سەدام کاک نیوشیروان مستەفا هەستی بە کۆمەڵە کێشەیە کردووە کە بوویتە هۆی چەکبەستنی خەواتی سیاسی دیموکراسی ئازادی لە کوردستاندا بۆ ئەمەش بزوتنەوەی گۆڕان دروست کردووە بەڵام بەداخەوە ڕاستە گۆڕان ئێستا وجودێکی خۆی هەیە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی پەیوەندیەکانەوە ڕووی جەماوەریەوە بەڵام بەڕاستی پێم وایە پرۆژەی کاک نیوشیروان لە مەسلەی قۆناغی ئێستا قۆناغی کە ئەتوانین بە 3 مەرحەلە بۆ خەواتی کاک نیوشیروان باس بکەین لەو خەمانەتە خەواتەی لە قۆناغی سێیەمدا ئیتر ئەمە بوو کە مەرگ مەودای پێ نەدا ئەم خەواتە درێژە پێ بدات زۆر باشە پێویستە لایەنە سیاسیەکان چۆن دەست و پەنجە نەرم بکەن لەگەڵ ئەو قۆناغی وەکو خۆت ئاماژەت پێدا کە قۆناغی سێمە و مەرگ مەودای پێ نەداوە کە قۆناغی سێم جێبەجێ بکات لە دوای مەرجی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان پێویستە لایەنە سیاسیەکان چۆن مامەڵە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ تەبایی و یەکریزینەوە ماڵی کووردا بکەن من پێم وایە مەسلەیەکی گرنگە ینی بزوتنەوەی گۆڕان بەشێکی گیانەکراوە من لە یەکەتی نیشتیمانیە بینم لە سەرەتاشدا بۆ چۆنی من وا بووە و ئێستاش بۆ چۆنی من وایە گیرروگرفتی سیاسی ڕێکخراوەیی هەیە بەڵام من گیرروگرفتی ئایدۆلۆجی و تیۆری و بیر و بۆچوون لە نێوان یەکەتی نیشتیمانی و گۆڕان نابینم بۆی من ئەمە بە شتێکی گرنگە بینم کە بزوتنەوەی گۆڕان و یەکەتی نیشتیمانی بەتایبەتی لەو زروفەی ئێستادا بەتایبەتی لە دوای کۆچی دوایی کاک نیوشیروان زیاتر لە یەکتر نزیک ببنەوە بەتایبەتی ئەو ڕێککەوتنێن نامەی کە لە نێوان یەکەتی و گۆڕان هەبوو هەیەوەتە ئێستاش بەردەوامە جێبەجێ بکرێت کاری لەسەر بکرێت و حتا بکرێتە نەخشە ڕێگایەکیش ئەمە تەنیا بۆ یەکەتی و گۆڕان نییە من ئەمە بۆ ضروریەتێک بۆ خەباتی گەلی کوردستانە بینیم لە قۆناغی کە باسم کرد لە خەباتی کاک نیوشیروان مستەفا کە بە قۆناغی سێەمی ناوە بەم کە لە بزوتنەوەی گۆڕان دەستی پێ کردووە ئەمە شتێکی ضروریە ینی گۆڕانیش ئەبێ ئەمە ببینێ ئیتر ئەم مەسلەیە بەڕاستی لەسەر تەوەرێکی حزبایەتی یان بزوتنەوەی یەک لایەنە سیر نەکرێت ئەمە مەسلەیەکی نیشتیمانیە مەسلەیەکی نەتەوەییە تێزێکی تازەیە کە ئەمە پێدەوترێت دیموکراسی ئازادیەکان بەرقرارکردنی مافی مرۆڤ بەرقرارکردنی سیستەمێکی هاوچەرخیانە لە هەرێمی کوردستاندا و من وای تێدەگەم لە خەباتی کاک نیوشیروان کاری بۆ ئەمەی کردووە خەباتی بۆ ئەمەی کردەوە بە بزوتنەوەی گۆڕانیش لە پێناوی ئەمای دامەزراندەوە و حتا یەکەتی نیشتیمانی کوردستانیش لەسەر هەمان بابەتە هەمان شێوەیە بۆ ئەم پێم وایە ئەوەی کە ئەو بانگەوازەی کە لە پەیامی یەکەتی نیشتیمان مەکتەبی سیاسیەکەتی نیشتیمانیشدا هەبوو زۆر بە گرنگی بینم کە ئەو کاتە هەموو وەختێک زیاتر
پێویستە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان لە یەکتر نزیک بنەوە وەکو دووبارە ئاڵێمەوە ئەمە بۆ خاتری یەکێتی و بۆ خاتری گۆڕان نییە بەڵکو ملەتی کورد گەلی کورد بە تایبەتی لە هەرێمی کوردستان پێویستیان بە هاوخەباتی و یەکڕێزیەکی وایە ئەمانە ئەوە نییە کە ببێتە یەک حەزب بەڵام من وایە بینم یەکێتی نیشتیمان و یەک نیشتیمانی کوردستان و گۆڕان وەکو جەستەی وەکو ڕوحێکیە لە دوو جەستەدا وایە بۆیە کەواتە بێ ئەم دوو جەستە زیاتر پێکەوە هاوکار بن بۆ بەرەو پێشبردننی قۆناغی ئێستا بە تایبەتی چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە کوردستاندا ماوە بەرۆکی خەڵکی کوردستانی گرتووە. زۆر باشە. کاک بابەکر وەکو بەڕێز سەدیق حەسەن کە چاودێرێکی سیاسی ئاماژەی بۆ کردووە لە دیمەنەکانی شابینیمان کە هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان و هاوڵاتیانیش هەمان جۆش و خرۆش هەمان داواکاری هەمان هەڵوێستیان هەیە سەبارەت بە قۆناغی داهاتووی بزوتنەوەی گۆڕان و سیاستکردنی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ینی لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئاواتەخوازی ئەوە بوون کە ئەم کارە ساتە ببێتە هۆی لێک نزیک بوونەوەی زیاتر هەتاوەکو یەکگرتنەوە و تێکەڵبوونەوەی هەردوو حیزبەکەژانی وەکو بزوتنەوەی گۆڕان یاخود وەکو هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی ئەوە چۆنە و چۆنی دەبینن. بەڵێ وەکو بزوتنەوەی گۆڕان ڕێی ئەمەوەیە کە ئەو پەیمانی لە بینمانە هەیە ئەوە جێبەجێ بکەین ینی ئەو ئیتفاقیە شامل و کاملە ینی هەموو ئەو پێویستانی خەڵکی کوردستان پێویستی پێویستی لەباری قانون و عەدالەتەوە لە هەموو لە دیموکراسیە لە علاقە لەگەڵ بەغدا لەگەڵ کارەکردنەوەی پەرلەمان سەروەری یاسا هەموو ئەوان لە خۆ گرتووە بە بڕای ئێمە پەیماننامەکە بۆ ئێمە عیبرێ یعنی عیبرە بە جێبەجێکردنی پەیماننامەیە پەیماننامەکە جێبەجێ بکرێت پێویست ناکە ئەم دوو حیزبە تێکەڵیش بنەوە چونکە وەکو وا تێکەڵ ببیتەوە تۆ قسە لەسەر بەرژەوەندی خەڵکە قسە لەسەر ئەوەیە کە وڵاتەکە ئاسایشی بۆ بێنیتەوە یاخود گەشەی پێ بدەی بەرەو پێشەوە ئەگەر ئەوانەمانەوێ خودی پەیماننامەکەی نێوانی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان بۆ ئەمە بەسە مەسەلەی یەکگرتنەوە ڕەنگە ئێستا خەڵکێک هەبێ بێگومان خەڵک حەزەکە حیزبەکان یەکگرتوو بن ئەمە تموحێکی خەڵکە بەڵام ئایا وەک خەڵکەوەی پێخۆشە سەکردەکان هەمویان ئەوان پێخۆشە ئایا هەموو سەکردەکان هەمیان بۆ ڕازین ئایا ئامادەن ملبەن بەوە قسەکە لەسەرەوەی ئێستا بە لە هەنگاوی یەکەمە خودی پەیماننامەکە جێبەجێ بکرێ کە خواستی کاک نەوشیروان و جەنابی مام جەلال بووە ئەگەرەوە جێبەجێکرا بە بڕای ئێمە هەنگاونان بۆ یەکگرتنی زیاتر ئاسانە بەڵام کاتێک تۆ کەسێک 50 هەنگاونانێ بۆ پێشەوە تو ناتوانین داوای 100 هەنگاویشی لێ بکەیت با 50 هەنگاوەکە بندێ بۆ پێشەوە ئەو کاتە قسە لەسەرەوە کرێ ئایا ئەکرێ ئێمە پێکۆبنیانە بە بڕای من ئێمە مبالەغە نەکەین لە هیچ شتێکە حتا لە یەکگرتنەوە و لە دۆستایەتیشە هەموو شتێک پێویستە بە قیاساتی خۆی بێ بۆیە ڕاستە ئەمە کارەساتە ئەمە حەدەسێکی گەورەیە بەنسبەت بزوتنەوەی گۆڕانەوە و حتا بۆ یەکێتیش تا ئەندازەیەکی زۆر و بۆ مێژووی ئەم ناوچێژ و حتا بەنسبەت بە کوردستانی گەورەش کاریگەری خۆی ئەبێت بەڵام ئێمە حرەکەکە ماوە حیزبەکە ماوە کادرەکان ماون شخصەتەکان ماون دەستگاکان ماون و قەزیەکانیش ماون یعنی قەزیەکان خۆی قەزیەکان ئینسانەکان دروست دەکەن گەورەی کاک نەوشیروان لەوە دابوولەوەدایە بۆ ئەبەت ئەوەیە کە لە هەندێک قەزیەی نەمری ئەم میلەتە داکۆچی کردووە بە سەرسەختانە لە ڕۆژی یەکەمی دەستپێکردن تا ڕۆژی کۆچی دوایەکەی کە ئەویش عەدالەت و ئازادیە شەڕکردن بۆ عەدالەت شەڕکردن بۆ ئازادی میلەتەکەی بەبێ هیچ درێغیەک بۆ پەڕی پاچی بە نەزیهی بە لێبڕاوانە لە شاخ و لە شار و ئەم پاچی و ئازاتی ئەوە کە کردوێتی بە ڕەمزێک بۆ هەموو خەڵک لەسەر جادەکان ئێستا خەڵک بە شێوەیەکی عاتفی ڕاوەتە سەر جادە ببێ ئەوەی کە بۆ کڕنەی عەسکەری بۆ لێ بدرێ ئەمە خۆی گەورەی ئەم کەسە لەوەدایەوە کەسێکی بێوێ ڕوحی ئەو شادکە کەسێکیش بێوێ بڵێ پابەندم بە پرەنسیپەکانی دیموکراسی و ئازادی ئەبێ ئەو ئیتفاقیە جێبەجێ بکە کە کاک نەوشیروان خۆی ئاگاداری نووسینی بووە پەسەندی کردووە لەگەڵ برادرانی تر لە یەکێتی نیشتیمانی کوردستانە قراری لێدراوە ئەمە بەڕێی من ئەمەیە هەنگاوی یەکەم بۆ پێشەوە دوای ئەوە کە ئەمە نەکراوە ئێستا قرار بۆ مەسەن بووە بەڵام ئاسۆیەکی گەشت لە بەردەمی ئەو ڕێکەوتنەدایە و سەرجەم کاربەدەستانی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەویان دووپات کردەوە کە بابەندی ئەو ڕێکەوتنە دەبن یعنی کەواتە ئایندێکی زۆر گەشت لە بەردەمیاندایە بۆ من ئومێدەوارم من ئاگاداری وەزعی حیزبەکەم و ناو وڵاتەکە شەمتاندا ئومێدەوارم کە وەک جەناب دەڵی وابێ و حەقە وابێ حەقەوابێ زۆر باش کە من خۆشحاڵم کەەوە جەناب دەبیستم هیوادارم کە وابێەوە ئەم حادیسە عاتفیە بەرچاومان هین نەکات تێک نەدا من هیوادارم کە وابێ و تەسەورەکەم وابێ زۆر باشە پەیامدێرمان مەریوان عەبدوڵڵا دیارە زانیاری نوێی لایە و دیارە چەند میوانێکی لایە
بەڕێزەکانیشت کە لێدوانیان بۆ داین و سوپاس بۆ زانێرەکان هەوڵەدین لە نوێترین لێدوان و زانیاریە بگەڕێنەوە لای تۆ. کاک بابەکر دوا پرسیاری خۆمت ئاراستا ئەەکەم لە ڕاگەیەنراوەکەی بزوتنەوەی گۆڕانە هاتبووکە لەسەر ڕێبازەکەی بەڕێز نەوشیروان مستەفا بەردەوام دەبن و درێژە پێدەری ئەو خەباتە دەبن کەواتە ئاسۆی چارەسەرکردنی خەیرانەکان ڕوونە بۆ پێی کە بەڕێز نەوشیروان مستەفا هەمیشە هەنگاوی بۆ ئەو ئاراستەیەنەوە. زانی ینی کاک نەوشیروان پیاوێکی سارم و ڕوون بوو لە ژیانیە و ئامانجەکانی کە ئەو دیاری کردو ئامانجی ئێمەش بوو ئامانجی ئەوەوە بە تەنها و ئێمە ئیمانمان بۆ قەزیانە بکەوە ئیمانی پێ هەبووە مەسەلەی کە باسم کرد عەدالەت و ئازادی و یاسامەندی ئەم مەسەلانە کاک نەوشیروان ڕەهبەری حەرەکە بەڵام ئێمە هەمومان بڕوامان پێ هەبووە ئەو برادرانی کە 10 ساڵە لەگەڵ ئیشەکەن یا خودیان ساڵ لەگەڵ ئیشمان کردووە بەدڵسۆزی و بە پاچی ئیشمان کردو بۆی کە ئەو ئامانجانە بەدی بێن ئەو ئامانجانە وەکو باسم کرد ماون باقین حەل نەبوون ئێستاش تا کاتێک ئامانجەکانی کاک نەوشیروان کە سەروەری یاسایە لە کوردستان کە عەدالەتە لە کوردستان کە هەبوونی ئازادیەکی دیموکراتیە وەکو وڵاتانی تری دیموکراتی جیهان ئەمانە جێبەجێ نەبن بێگومانم بزوتنەوەیە لەسەر ڕێبازی خۆی بە هەمان سیاق بە هەمان بەردەوامی بە هەمان ڕوونی بەردەوام ئەبێت و وەلا نادەلی وەلادان لی معنای لادانە لە ڕێبازی کاک نەوشیروان معنای لادانە لەو ئیمانەی کە لەو عەقیدەی کە ئەو بڕای داهێناوە بۆ ئێمە یاخود دروستی کردو لە سەرەتاوە لە بزوتنەوەی گۆڕانە بۆیە ئەو بانامە بزوتنەوەی گۆڕان کە باس لە ڕێبازی ئەوەکە بێگومان پێداگرتنە لەسەر پرەنسیپەکانیش هەندێک پرەنسیپە لادان لێ نییە مەسەلەی تەداولی سوڵتە یاخود جێگۆڕی کەسەکان لە دەسەڵاتی سیاسی ئەم مەسەلەیەکی پرەنسیپ مەبدە لادان لێ نییە مەسەلەی یاسامەندی مەسەلەیەکی پرەنسیپە مەسەلەی عەدالەت لە وڵاتەکەیە کە ئەبێ کەسەکان بە یەکسانی بژین مەسەلەیەکی پرەنسیپ و مەبدە لادان لێ نییە ئەمانە پرەنسیپی کاک نەوشیروان بوون مەبدەی ئەو بوون ئێمەش بێگومان بڕامان پێ هەیە تا کاتێک ئەمانە لە کوردستان چارەسەر نەبن بێگومان بزوتنەوەی گۆڕان بە هیچ شێوەیەک لەمانە لا نادا و ناتوانن لام دەکە لایدا معناوە لە ڕێبازی کاک نەوشیروان لایداوە و خۆی ون کردووە و کە خۆشی ون کرد بێگومان و کاتە کاک نەوشیروان معنای ڕێبازەکە ومە بێت و ئەو ڕێبازی کە ئەو دایهێناوە بزوتنەوەکە دروست بووە معناوە بێتە ڕێبازێکی لادەر. زۆر باشە سپاس بۆ بەڕێز بابەکردڕێی هەڵسوڕایی بزوتنەوەی گۆڕان کە کاتی خۆت پێبەخشین لەم ڕووماڵە تایبەتەدا لەگەڵمانە بووی.